اینجا چون جماعت هیوادارم هەموو لایەکتان باش بن هەزانن لە کۆم لە کورساتم ئەمڕۆ لەگەڵ ڕۆژێکی نوێ ئەمە جەماعەت لە پشتەوە طبعاً جەماعەتەکەی خۆم هەرە بێ لەسەر بلوزەکەشم جەماعەت نووسراوە جا لەگەڵ ئەم دوو ئەزیزە جوانە جا لەگەڵمانە بن خۆتان لە لینکەکەی خوارەوە سیرمانکەن ئیتر بەسە لێرەوە زۆر بەخێر بێت زۆر سپاس شەم ڕەشید و خاتو شەهناز ڕەشید دوو خوشک و دوو بلۆگەر و هەرێکیان لە بوارە جیاواز خواردن دروستکردن و ئەمەی تۆش لە بواری ژیانی ڕۆژانە بەخێر بن زۆر ئێمەش هەروەها دوای بینینەوە بەتەکید بەخێر بن بۆ کورسات بەخێر بنەوە بۆ کوردستان زۆر سپاستانەکەین دەست پێ بکەم سڵاو لێ زۆر سپاس سپاس دەکەمە خۆ بناسێنە هەرچەنە دڵنیام خەڵک زۆرەتان ناسێ بەڵام پێم بڵێ کاری تۆ چییە چۆن لە ڕێگای سۆشیال میدیاوە تۆ ناسراوی بەڵێ من ناوم شانازە لە وڵاتی سویدا ئەژیم بۆ ماوەیەکە کەمە دەستم پێ کردووە ئەویش لەلایەن شەمی خوشکمەوانێ و لەبەرەوەی شەمی خوشکم سەردانی کردم بۆ ماڵەکەم داینا کە ئەو خواردنانەی کە دروستم کردبوو کە چۆن مێزە ڕازێن مەوانە و زۆر ئەزی لە خواردنەکانتە بۆی ئاوەتی ڕۆمبۆستۆ کۆم بۆ ئەوە ئەو ئیشی دەستانی کە دروستیشم کردبوو پیشانیات لەبەرەوە زۆر داوایان لێ کرد کە منیش دەست پێ بکەم بە سناپ ئیتر منیش ئەوە نیە یەکەم جار تۆزێک بیرم لێ ئەکردەوە کە لەوانەیە کاتم نەبێت کە دەست پێ بکەم لەبەرەوەی ئیشەکەی تو ماڵ و مناڵ و ئیترەوە نیە کاری ڕۆژانە بەڵێ قورسە دوای ئەوە وتم با دەست پێ بکەم بزانم کە دەستم پێ کرد یعنی دەور و پشت و یعنی ئینسانی زۆر زۆر بەڕێز و خۆشەویست هەموو سیرەکەم لەگەڵ ما یارمەتیم ئێن بۆ زۆر باشە و تخوا و خواردنەمان بۆ بکە و ئەمە واهی و چۆن ئەم شتە و دروست کردو و ئیتر ئەوانیا سێرم بەرە زۆر پێم خۆش بوو هەستمە کرد زیاتر حەزەکەم شت دروستکردانێکی پێشەوانە ئیتر سیرەکەم شتەکان لە سناپە هەر ئەڕوات ئەوە نیەت بمێنێتەوانە طبعاً کاتەکە کەمە داوایان لێکردم بۆ ئینستاگراممان بۆ دانانی لەبەرەوە یان بچۆرە یوتیوبەوانێ بۆ یوتیوب تۆزێ بۆ من قورسە لەبەرەوەی بێت چاکی کەیت و ئەبێ شتێکی جوان پێشکەشکەی من تۆزێ لەو شتانەیە زیرەک نی بەڕاستیە بێ بەڕاستی قسەکان زۆر زۆر یارمەتیم ئەیە زۆر بەڕێزی کەش هەیەن کە ڕۆژانە پیانەوتم ڕسمەکە وا بگرە ئەمە واهید یعنی بۆ ڕسم گرتنەکان من مشکیلەم هەبوو زۆر بەڕێز هەبوو کە یارمەتیان ئەیان خۆشەویستان بەس ئیتر ئەوە نیە بەرە دەستم پێ کرد و کردم بە ئینستاگرام لە ئینستاگرامەکە شتەکان ئەمێنێتەوانێ زۆر لە خانمان زۆر سپاسیانەکەم و زۆر خۆشەویست و لە خانمان و لە برای بەڕێزیش هەمویان هەر دەستخۆشیم لێەکەن ڕۆژیان هاوڵاتیان سوودێکی زۆر باشیان لە ڤیدیۆکانی تۆ لە پۆستەکانی تۆ وەرگرتۆ بە هیوای بەرداوامی زیاتر بۆ هەمویانەکەم یەک بەیەک شەم بابینە لای تۆ بڵێ یعنی زۆر جار ئێستا دنیای سۆشیال میدیا فراوان بووە بەڵێ ڤڵۆگی نیە چەکە لەو بابەتانی کە خەڵک دەتوانێت بەکاری بێنێ بەڵام بەلایەنە ئەرێنێکی پۆزتیفێکی بەڵێ ئێوەش بێگومان ئەم نەهجەتان هەڵگرتو ئەم لایەنەتان هەڵگرتو کە هەم دەتانوێت ژیانی ڕۆژانەی خۆتان کە ژیانی سادەی هەموو خەڵکێکە بۆ هەم دەتانوێت لە گەشتەکانیش دانا زۆر جار من لە هەندێک ڤیدیۆکان تەماشام کردووە زانیاریش دەبەخشن هەنی بۆ ئەم بیرۆکەی لای ئێوە گەڵاڵە بوو بۆچی ویستان ژیانی خۆتان بەشێکی شێر بکەن لەگەڵ خەڵکدا بەڵێ لەوە دەستی پێکە من هەر لە مناڵێ و زۆرم حەز لە ڕسم گرتم بۆ دای منەوە کامێرەم بەدەستەوە بوو ئیت لە ژوورە لە هینا ڕسم ئەگەر خۆتان نەزانن لە چەند ساڵە ئەمە ئەتیادی بووە لە تەلەڤیزۆنە لە ڤلۆگە خوبشان بی پێشتر هەرەهات نابێ خوبشان بی عیبە و ئەمانە منیش زۆرم حەز لێ بوو بۆ دەستم پێکە بنووسین ڤلۆگم بڵین بلۆگم کرد دوایەوە چوە سەر ڤلۆگەکە لەوە دەستی پێکرد لە سناپا خۆم پیشاننا و قسەم کرد و لەسەر ژیانی ڕۆژانەی خۆم و شتی ماڵەکەم پیشانەیە خواردنم ئەکرد وای لێ هەو یاری خەڵکەکە زۆر پووستی بوون یعنی واتم بۆ مەزانی ئەگەر ژیانی ڕۆژانەی خۆم پیشان بەم هەر نێگاتیڤ یەکەم جار لەواتە ترسێکت هەبوو ترسێکم هەبوو لەبەرەوەی بەڕاستی کە لە دەروی وڵاتیشی تۆزە ترسەکە و زیاترە کولتورەکەی خۆت ئەگری بە شێوەیەکی کە ئیتر لەوە دەستی پێکرد زۆر شتی پووسەتیڤی دەست پێکرد و خەڵکی وت هەڵی چۆنە جەماعەت پێکەنینەکە و
ئەنەرجێکی زۆر پۆزیتیڤ لوزەکەشم هەر لەسەری زۆر چۆن جەماعەت ئیتر لەوە دەستی پێ کرد کە زانیم ڕسپۆنسێکی زۆر باش وەرەگرم بەردەوام بووم لەسەری و بەڕاستی ژیانی کە ڕۆژانەی عادیە هیچ فیلتەرێکی تیان نییە ئەوە نییە بڵێن خۆنوانێکی تیان نییە بە هیچ شوێنێک خۆتی بۆ ئامادەکە یان نە بۆ منە کاتێک بیرەکەی تۆ ڤڵۆگە بکەی ئەو ئامادەکارانی کە دەبێ بیکەی چییە؟ بەڕاستی بپلانێکە بیرت نەچێ خەڵکێک سێرتانەکە ببینێتانە پێی خۆشە لێەوە زانیاری شوەربگرێت لە عینی کاتیژ ئەو ئامادەکردانە چۆنە؟ بەڵێ بۆ ڤڵۆگەکە ئەبێ پلانێکە هەبێ بە تەکید لەبەروی بەبێ پلان ناتوانانی ڤڵۆگە بکەیت کە دوایی چاکی ئەەکەی ڤڵۆگەکە زۆر سیر دەرئەچێ ینی شتێکی گرتووە لێرەیە نازانین لەکوێوە چاکی کەیت و ئەمانە ئەو کێشەیەکی گەورەیە بەس لە سناپە هەر قسەکەکەم زۆر باشە دەستە خۆش بێ خات و شاناز تۆ تا چەند بۆ منە هاوکاری بە تایبەت خانمانەکەی کە بیانە خواردنێکی نوێ فێر بن بیانە بۆ منە سفرە و خوانی نێڕۆیان ئێوارەیان بە شێوازێکی جیاوازتر لە چاو ڕۆژەکانی ترابڕازێن و چۆن هاوکاری خانمانەکەی تۆ زۆر لە خانمان ئەوانەی کە تازە شویان کردووە بە لەوە دەست پێ بکەین سیرەکەم یانەوەنەیە تازە دەستەکەن بە خواردن بۆ منووسن توایانەوە تا بۆ منێرن توا ئەو خواردنە چۆن دروستکەین ئەو خواردنە و دانابوو کە چۆنی شێوەکەی ئەمانەوێت بە شێوەیەکی کە بیکەین ئیتر من زۆر برەوە یارمەتیان ئەم زۆرم پێخۆشە من یەکەم جار دائیمەن خۆم هەر لە ئیشی شاخۆم ئیشی خۆم تەباخیە دائیمەن ئەڵێم یەکەم جار ئینسان چاو سیرەکات ڕاستە و دوای ئەوە بۆن دوای ئەوە تام لەبەر ئەوە تۆ دائیمەن ئەبێت شێوەی مێزەکەت جوان بڕازێنیتەوە ئەگەر تۆ مێزێک دانێ قاپەکە وادانەی کۆچکەکە وا هەموو خواردنەکان هەر بیخیتە سەر مێزەکە سیرەکەی ئەو زەوقە و نابێت چەند تامی خۆشە ئەڵێ خۆشە بەس ئەبێ سەرەتا چاو سەرەتا سەرنجەکڕاو بکێشێت ئێستا بۆ نمونە خۆی هەبێ بەڵێ ئیتر ئەوەش بەپێی ئەوەی کە ئینسان خۆی چەند تااقەت هەیە زۆر کەس بۆ منووسێ تۆ زۆر تااقەتێ هەیە تااقەتەکە ئەوەیە کە تۆ دائەنیشی لەسەر نانخواردنەکە زەوقێکی کەی لێ ئەبینی بۆ نمونونەکە قاپەکانە ڕازانۆتەوانێ با خواردنەکە بەسیت بێت شەرت نییە تۆ خواردنێکی دائیمەن زۆر باش و ینی شاهانە خواردنی سادەشێ و هەرزانە و خۆت دائەنێ دایئەنێت و بەس مهم ئەوەیە شێوەکەت جوان بێت و کە لەسەر ناخواردنیشداژی ئێمە خۆمان بە ئام یەکشتمان هەیە خێرا حەزەکەین زوونانەکەمان سیرەکەی ناتوانین ئەوەمان نییە هەتا ئێستا بە هێواشی نامخۆن خۆم شخصی خۆشم وام بەس هەر زەوقێکی لێ ئەبینی لە مێزەکە باشە شەمگیان تا چەند سوودە لەو مامۆستا باشە وەرگرتۆ کە خوشکتە لە ڕازانەوەی خواردن و لە دروستکردنی خواردن ئەم بابەتانە نێوانە چۆنە زۆر بۆ خواردن دروستکردنەوە مامۆستای منە هەر لێمە قەومێ تەلەفۆنێکی بۆکەم شانە زۆر چی بکەم چۆن بیکەم ئیتر لەگەڵ مابێ هەمڕۆژێک لە ڤڵۆگەکان ئەڵێ ئەوە هاتوون بۆ ستۆکۆڵم دا بەزیوم چاوەڕێی زاوەکەمانم بێ بە شوێن ما ئەگەر لە ماڵی خوشەکەم نانەخۆم بۆ لەنێو فڕۆگەکەی چ نەخوارد بۆ لەنە فڕۆکەی چ نەخوارد بڕیم لەوێ بڕیم نەو بڕێوە مەبەست نەخواردبی بێ بە خواردنە خێڵام ئەو بووی دیار نەبێت ئەڵێکە هیچ نەخواردووە لە بەیانوی تیزاری منێت خۆم حەزرەکە بیر تەلەفۆن حەزرەکە بۆ باشە کاتە تۆش لەگەڵ خواردن دروستکردن نێوانە باشە من ڤیددیۆیەکی تۆم بینیم ئەو کاتە کاتی کۆرۆنا و کاتی کەرەنتینە ئەوانە بوو میوە ڕازانەوە و سینێک و میوەتە ڕازانەوە لە شانازخانە و فێربوویان چی وەڵاهی هەمومان تیامانایە ئەو شتە ینی بە ڕازانەوەی خواردن بە زەوقە هەبێ بەڕاستی بەس ئەویش مامۆستایەکی زۆر باشە بۆ من بەس بۆ میوە ڕازانەوە خۆشم زۆر و حەز لێ تۆ شەمگیان ئەتەوێت لە ڕێگەی ڤڵۆگەکانتەوە لە ڕێگەی ڤیددیۆکانتەوە چ ئامانجێکت هەیە بۆ منە بیپێکی بیگەێنیت بە خەڵک هەموو من لەو نوع کەسانم کە زۆر حەزەکەم ئەوەی کە خۆم بیزانم بە بەرامبەرەکەشم فێرکەم ینی لە شتێکی بچکۆلەشەوە بێ لەوانەیە لە ڤڵۆگەکان نبینی بتان شتی ماڵ کە خۆم دروستی ئەەکەم ژێرمێز بێ شتی ماڵ بێ کورسیە ئەو خاصێتێکی زۆر زۆر جوانە کە لە ئینسانە بەڕاستی زۆر زۆر سپاس حەزەکەم ینی ئەوە نییە بڵێم شارەوە بێ باهیەکی کە فێر نەبێ هەموو جارێکە و قسەیم وتووە ینی ماڵەکەم خۆش بێ ینی شتێکی بەسیت بێت و هەم شتێکی هەرزان بە شێوەیەکی جوان دروستێکی زۆر گرانبارسایکلیشە لە لەو ماڵەکەشتا شتا ئەڕات وێت وانە ئەوەنی هەموو شتێکەر فڕێبیت جاوا لە شتێکی کۆن شتێکی تازەش دروستەکەیتەوە هەندێک لە ڤیددیۆکانە ئەم شتارەشم بینیوە خاتوشتانە خواردن لێ نەبڕاوە تا ئێستا
هەر خواردن دروستکەی بڵێ وڵی هیچم پێ نەمایتر تاو یەک شتم هەیە خواردن لەبەر دەمما بێ لە سەلاجەکەیە چیتیە یەکسەری فکرم بۆیت باشە و من دایمەن کە خواردنیش دروستەکەم دایمە بە بینەرەکان مەڵێم ئەڵێم من خواردن ئەینە شت قەت دروست ناکەمەوانێ لەبەرەوەی کە شتەکانی کە لەبەر دەمما یەکسەری لەو کاتەیە فکرم بێت ئەمە لەگەڵ ئەوەیە تامی زۆر خۆشە یعنی لە ئیشیش من تۆزێ بەوە ینی بەوە بەناوبانم کە فکرم زۆر سەریع بۆیەت و شت لە شت دروست دەکەم دوای ئەوە من خواردن قەت نامەوێ خەسار بێت ئەوەشم هەیە لەبەرەوە بە چەند نوعێک نەک بە قیاس بە چەند نوعێک خواردنێکم هەیە بە چەند نوع شتی کە دروستی ئەەکەم بە یەک نوعشت دروستی ناکەم کە دەور شتەکە زوو پێی ئیزعاج بێت حەزەکەم دائیمەن بە چەند شێوەیەک دروستی کەم و فکرەکان بە سەریعی بۆمیەت چونکە خۆم ئەو زەوقەم تایە حەزم لە تامی خواردن و حەزم لە خواردن باشە تۆ هیچ بە شازێکی ئەکادمی بۆ خواردن دروستکردن و ئەوانە خوێن و وڵاتانی دەرەوە بەڵێ من لە وڵاتی سوید بەشی تەباخیم تەواو کردووە زۆر لە یەکێک لە ڤیددیۆکانە پێم وا بێت ئەگەر هەڵە نەبن سەردانی ئەفریقایە سەردانی ئەوێتان کردووە ینی زۆر جارێ ساوترێت هاوشێوەی بڕوانامە گەشت و گەڕان گرنگە بۆ مرۆڤ تۆ خۆت گەیشتە تا قەنەعەتە ینی تۆ بە گەشت یەکسێرێکی ئەم هەموو زانیاری وەرەگری لەگەڵ ئەوەش ئەم هەموو زانیارێشە بەخشیت خۆت گەیشتەوەی تا گەشت بکە مرۆڤ لەم ڕۆدا زیاتر چاوکراوە بێ بەرامبەر بە ژیان زۆر بەڕاستی ینی کە ڕۆشتی بۆ ئەفریقات و من ڕسمێکم هەبوو بڵین ئەمە ئەفریقایە لە مشکی منە ئەمە شێوەیەکە بەس کە ئەڕۆی زۆر جیاوازە بۆ نمونەشتی زۆر بچکۆوە لە کولتوری سەیریان هەیە کە ئێمە قەت نەمان بینیوە چاو زۆر فراوانتر ئەبێ و ئێمە زۆر ینی لەوانەیە لە ڤلۆگەکانە بینیتان زۆر سەفەر ئەگەین لە ئینستاگرامە زۆر ڕسمی سەفەردانێم لە هەموو سەفەرێکە من یەک دنیا شت فێر بووم زۆر دەوڵەمەند ئەبی لە زانیاری خۆمانە چوو بوون مشتەرەک بووین لەگەڵ ئەفریقا لەگەڵ وڵاتێکە مەسەنە چوون سەرتاندان کردۆ سەیرەکەی فلانە کللتوریان زۆر نزیکە لە خۆمانەوە کراوەیەکیان زۆر ینی ئەوان بەڵێ لە چوون بە چەند گوندێک بڵین وەکو خۆمان بوون وەرم بۆ ماڵمان وەرنە ژوورەوە ینی ماڵەکەیان پیشان ئەیین شتێکی بچکۆلەیان پێ بوو ینی بەڕاستی فەقیرن ئەو شوێنێکی ئێمە ڕۆیشتین نوقلێکیان پێ بوو یەکسەری ئەیانە بە تۆ خۆشمان واهین یانی زۆر کراوین دەستمان کراوەیە بۆ هەموو کەسێک ئەڕۆشتی باوەشیان پیا ئەکردی شتێکی سیر کە چوین بۆ لادێکی زۆر بچکۆلە من زۆرم حەز لە هەموو گوندێکە ئیتر لە هەرچی وڵاتێک بم حەزەکەم بڕۆم بۆ شوێنانە چوین بۆ دانەیەک لەوانە یەکسەری وتیان خەڵکی سپی هاتن ئیتر هەرچی مناڵ بوو کۆبوونەوە لێمان چکە زۆر دوور بوو زۆر کەم خەڵکی سپیان ئەبینی لەوێ زۆر باشە زۆر تایبەت بوو باشە تۆ لە ڤلۆگەکان تا بۆ نمونە ئەو شوێنانی کە گەشتی بۆکەی بە خەڵکی ئاشناکەی ئێستا کە بەگەشت هاتوویتەوە بۆ کوردستان بەنیازی ڤلۆگی کوردستانیش بکەیت و بۆ بینەرانی ئاشناکەی کە بینەری بیانین جگە لە کوردن بە تەکید ئەوە یەکێک لە یەخەونەکانم بوو کە بێمەوە بۆی خەڵکی بەڵێ سوید و هەرچەند لە سناپەکەمان بە کوردی قساکەم بەس هەر بینەری سویدیشم هەیە ئەڵێم قەیناکە بە حرەکەت بە تەکید بۆ نمونە کە ئێستا چەند کەسێک بۆی نووسیوم کە سویدیە ئەوە چییە ئەوە لە کوێی یعنی کە لە هەولێر بووم لەوە دەستی پێکرد چوو بوون سەیریان کرد بوو هەولێر کوێیە من کە هاتمەوە بۆ ئێرە سواری قیتار بووم بۆ دانیمارک لە قیتارەکە دانیشتیم باسی ئەومان کرد بۆ نمونە کابرایەک وتی بیتاقا بڕۆمە چم بۆ هەولێر خەڵک بۆی نووسیمە و شوێنە خۆشە کوێیە ئەوە بوو من ئەمیز بیگەێنم بەڕاستی ئەم سەفەرە هەر ئەوە بۆم بیگەێنم بە سویدیش بۆی شوێنەکەمان ببێ بەگەشتیار یعنی خەڵک بێت دەستە خۆش بێ کارێکی زۆر باشەکەی خاطر لەمە لە ڤلۆگەکانیشی ژێرنووس بکە ژێرنووسی ئینگلیزی بێت سویدی بێ هەر زمانێک کاتی زیاترەوە بەس کات و شاناز لەم ماوەی کاتێتەوە بۆیرە خواردنیان پێ دروست کردووی بێری خواردن دروستکردن ناکەی وەڵا خواردنیان پێ دروست نەکردم لەبەرەوەی هاتوو من لێرە خواردنی ئێرە لەبەرەوەی لەوێ هەر خواردنی خۆمە خۆم هەموو پیانەوتم شاناسکەی خواردنمان بۆ دروستەکەی هاتم خواردنی ئێرە حەزت لە چ خواردنێکی خۆمانە برنجی کوردی و ڕۆنی حلە
ڕۆنی حل ئەم هەر نایخوا ڕۆنی حل ناخوا زۆرم حەز لێیە و کەبابەکەش زۆر زۆر خۆشە بەس برنجی کوردی یەکێکە لەوانەی کە زۆر زۆرم حەز لێیە قەراریشەمەوە بڕیارم ماوە باویکردی کە لێرەوانێ بیبەمەوانێ لەگەڵ خۆما بۆ سوید لەگەڵ ڕۆنی حلەیە و برنجی کوردی لەوێ لەسەر دار درستی بکەم فڵاوەڕەکانت کەسی بیانی تیا بێکم بەڵێ لەبەرەوەی ئەوانەی سویدی تایە بەعزێکیشی بە ئینگلیزی بۆ مەنووسن و سیرەکەم خەڵکی سینی و شتیشی تایە بەس تەبعاان شتم بۆ نووسم من هیچ تێناگەمە بە حرفی خۆیان بە خواردنی کوردیان بۆ دروستکە بۆ ئەوانیش بەس ئەوەیە کلتورەتوانی بە وڵاتی کتب بەڵێ ئەوان سێری ڤیدۆکە ئەکەن سێری من تۆزێ شتەکانم ئەگەر بینی بیتەتان من زۆر بە حرەکات شتەکان دروستەکەم و شتەکان زۆر پیشان ئەم ئەوەی تێش نەگات یعنی لە چاوانێت تێ ئەگات کە من چیم کردو و چیم نەکردووە ڕەفیقەکانم ئەوانەی کە لە ئیش لەگەڵمان دایمەن ئەڵێن ئەو شاناز ئەوە دروست کردو ئەبێ لە ئیشیش بۆمان دروستکەیت ئەوە نیە زۆر باشە دەستەکانتان خۆش بێ لامان ئامادە بوون منجومان کردن بەڕاستی زۆر دڵمان خۆش بوو کە لە نزیکەوە ئێوەمان بینین بەوێ بەردەوامیتان ئومێد دەکەین کە کوردستانیش بۆ شازە جوانین کە هەیە بیگەێنن بە بینەرە بیانەکانیشتان دووبارە سپاس زۆر زۆر سپاسی ئێوەی بەڕێزی شەکەین کە ئێمەتان بان کێش کرد زۆر بەخێر بەسەر چاوە